بینەرن بەڕێز ئەف دەمێوە باش هیویام ئەوە دەمێت هەوت خۆش بن و دڵخۆش و بەختەوەر بن جارەکە دی گەشتنەفۆین بەڕێز ئەتکەوانێ خەلەکێکا دیش بەرنامێوە بەرنامێ کوردی زۆر جار بێژین ژن دایکە ژن نیڤا جڤاکیە ژن قوتابخانە و فێرگەهە ژن دلوڤانی و ڕەحمە ژن دەریایەکە و سەلامەتیە و ئاشتیەت ناف کۆمەڵگەهێدا ئەvە وەک دروشم وەک توێری بەڵام البوارێ پراکتیکی هەندێک جار دەبینین ئەت ئاستێ پێتویدانینە لەوڕا مەدید فەر کو ئەم تەوەرەکی لەسەر چەندێ بەرهەف بکەین دۆر پێشێلکردنا مافێ ژنێ ئەو ژی بنڤیناو و نیشانی دیاردا کوشتنا ئافرەتێ مامۆستای بەڕێز بینە لای جەنابێتە بخێر بێی سەرچاوە مەدوێت بزانین مامۆستا سەرارای وان هەندێک دروشمێت هێنە بەحەزکردن ئەت ناوا کۆمەڵگەهێن مەدا کۆمەڵگەهێن بەشەری گشتی و ناوا کۆمەلگا کوردی بتایبەتی ئەرێ بۆچی مامۆستا ئەف دیاردا کوشتنێ هەیە و ئولکیڤە سەر هەلدایە ڕاست بە ناوی خۆی بەخشندەی میهرەبان دەڵێن بابەتە کەلتوریەکان بە درێژایی سەدان نا بە درێژایی هەزاران ساڵ یەک لەسەر یەک کۆ دەبنەوە کەڵەکە دەبن دەچنە سەر یەک تا دەگاتە ئەمڕۆ وەکو ئەوە نییە بابەتە کەلتوریەکان بابەتە سەقافیەکان بابەتە چۆن دەڵێ ئاینیەکان تێگەشتنە ئاینیەکان ڕاستتر بڵێم وەکو ئەوە نییە بڵێ تو ئەمڕۆ بینایەکی نوێ دروست دەکەیت و پێشتر لەم شارەیە بینایەکی وان نوێ و تازە نەبووە لە پڕێکا دەرکەوتووە بەڵام ئەوی دیکە ئەو بابەتە کەلتوریانە تەمەنی هەزاران ساڵ هۆکاری کوشتنی ژنان بەم شێوازەی کە ئێستا بۆتە دیاردە و زۆر زۆر بەربڵاو بووە بەو شێوازەیە کە خوددا قەت پێ ڕازی نییە کارێکە لەگەڵ خودی ئیسلامدا قەت یەک ناگرێتەوە هەر کەسێکیش ژن بکوژێ ئافرەت بکوژێ بە ناوی دینەوە خوددا محاسبەی دەکات ڕۆژی قیامەت و بە قەتل لەسەری حسێب دەکات چونکە خوددا دەڵێ وەرە هەموو قورئان و هەموو سونەت بگەڕێ بزانە من گوتومە لەسەر ئەم بابەتانەی ئێوە ژنی لەسەر دەکوژن من وام گوتووە من وتومە کوشتن هەیە ئەی ئەمە لەکوێ هات سێ هۆکاری کەلتوری گەلانی پێشینە و ئێستا کۆبۆتەوە وەکو سێ هۆکاری سەرەکی بۆ تەمایی ئەوەی کەوا ئەم ژن کوشتنە دەمات بێژی کەلتوریانی هیچ پەیوەندی بدینی بەنینە نییە ئێستاش حەزەکەی دەسەلمێنین لە ڕوانگەی بەرنامەکە یەکەم شت ئەوەیە کە لە ڕاستیدا بە درێژایی هەزاران ساڵ لەمەوبەر لە سەردەمی سۆمەریەکانەوە قسەیەک داهاتووە مەسەرەن وەکو کەلتوریە گوتویانە ئادەم و حەوا لە بەهەشت بوونە هەڵەی ژن و خەتەئی ژن و گوناهی ژن و بەهۆی خراپەی ژنەوە پیاو لە بەهەشت دەرچووە ئیدی لەو ڕۆژەوە هەتا ئێستا ئەمە دووبارە دەکەن لە هەندێک تێگەشتنی ئاینەکانیشدا هەیە بەداخەوە لە هەندێک لە ئاینەکانە هەیە بەس هەموو ئیسلام باسکەم کە من شارەزایەکەم لەوەیە لە هەموو ئیسلامدا ئەم قسەیە نییە لە هەموو ئیسلامدا ئەم قسەیە نییە ئەمە خەمێکە ئێستا بۆ بە دیاردەیەکی زۆر 18 ساڵ لەمە و بەریش هەروە بوو هەر کوشتن هەبوو بەس بە ڕێژەیەکی کەمتر جا ئەم نامیلکە بچووکە ئێستا دەیبینی ئەم نامیلکەیە ئافرەت و ئەفسانەی گوناهی یەکەم ئافرەت و ئەفسانەی گوناهی یەکەم ئەیلول 2000 واتە 18 ساڵ لەمەوبەر ئەو نامیلکەیە نووسیوە گوتومە چی تایدا بە ئاەت و بە فەرموودە گوتومە خوددا لە قورئاندا لە سوورەتی ئەعراف لە سوورەتی تاها پێغەمبەر درودی خوای لەسەر لە صاحیحی مسلم باسی ئەوەی بۆ کردوین کە ئەم قسەیە ئەگەر لە تێگەشتنی ئاینەکانی دیگەشەوە هاتبێ خوددا لە قورئانی پیرۆزدا و پێغەمبەر لە فەرموودەکانی خۆیدا کە ئەوەی ڕەت کردووەتەوە ئەڵێ ئافرەت پیاوی لە بەهەشت دەر نەکردووە بۆ داخوای گەورە لە قورئاندا دەفەرمێت لە سوورەتی ئەعرافدا بگەڕێ بۆ ئاەتەکانی 19 هەتا وەکو 23 ئاەتەکانی 19 تا 23 سوورەتی ئەعراف بڕۆڵێ فوسوس لهما ليبدي لهما ما وري عنهما لباسهما ينزع عنهما يعني همي بمثنى لزماني عربي يعني مخاطبك همي قصة لقال آدم وحواء قصة لقال آدم وحواء بو فريدانكو بو أوي كواخل يعني خلاطيني بو يخوا فرمي فوسوس لهما يعني وسوسي بو هردو شانكر والله مدعي ديته بو سورة طه دياري دك أخوة سبحانه وتعالى أوا ئادەم بوو بە حەوای گوت با لەو دارە بخۆین و ئەو هەڵەیە بکەین یان ئەوە حەوا بوو بە ئادەمی گوت با لەو دارە بخۆین و هەڵەی کرد و لە بەهەشت دەرچوون خوا دەفەرمێ فوسوس إليه الشيطان إليه بوو ئادەم بۆ ئەوەی کە لەمە وازحتریش بی خوددا دەفەرمێ وعەسا ئادەم ربه فغەوە ئەمە کاری ئادەم بووە ئەمە کاری ئادەم بووە ئێمە پیاوین وا دەڵێن چونکە خوددا وا دەڵێ ئەمە باسی پیا و ژن نیە هەر کەس دیفاع لە خۆی بکە
خدا دەفەرمێ مەسئلەی دەرچوون لە بەهەشتا و هەڵەی یەکەم ئافرەت نەیکردووە. قورئان دەڵێ خدا دەڵێ هەڵەی یەکەم خدا فەرموویەتی هەڵەی یەکەم ئافرەت نەیکردووە پیاو کردوێتی جا پیاویش کردوێتی ثم اجتباه دوای خوا سبحانه وتعالى لێی خۆش بوو وهداه وەنیە لە نەتیجەیە خۆ ئەویش هەتا هەر لەسەر حساب نابێ. ئەمە خاڵێکی زۆر سەرەکیە بچۆرە بۆ فەرموودە ڕۆژی قیامەت ڕۆژێکی زۆر سەختە ڕۆژێکی زۆر ناخۆشە ڕۆژی قیامەت هەموو ئەمانە پێت دەڵێ پێغەمبەر درودی خوای لەسەر لە فەرمودەیەکە لە صحیحی مسلم دەفەرمێ ڕۆژی قیامەت کە دادێ ئەو هەموو خەڵکە کۆبووە بەو شێوازە یعنی خواخوایانە دەرگای بەهەشت بکرێتەوە تاوەکو بچنە بەهەشتەوە. پێغەمبەر دەفەرمێ لە صحیحی مسلم ئەفەرمێ خەڵکەکە دەڵێن یا ئەبانە دەشتە لای ئادەم دەڵێن یا ئەبانە ئستەفتح لەنە الجەنە دەیوەرە تۆ یەکەم کەسی و باوکمانی و باوکی مرۆڤایەتی دەرگای بەهەشتمان بۆ بکەرەوە. ئادەم چ دەڵێ؟ پێغەمبەر وا دەڵێ. پێغەمبەر دەفەرمێ ئادەم دەڵێ وهل ئەخرەجەکم من الجەنەة إلا خەطیئەة ئەبیکم مەگەر چێ ئێوەی لە بەهەشتە دەرهێنا لەوێنا لەو بەهەشتە چێ ئێوەی لە بەهەشتی ئەرزی بووە چێ ئێوەی لە بەهەشت دەرهێنا ئیلا گوناهی باوکتان نەبێ یعنی من کەواتە بە فەرمودەی صحیح و بە پێشتر بە قورئان هەڵەی یەکەم ئافرەت نەیکردووە کەس بە ناوی خوددا ئەم قسەیە نەخاتە سەر ئافرەت. دوو کەلتورێکی دیکە هەیە پێ دەگوترێ کەلتوری شەرەف و غەسلی عار. عەرەب لە جەزیرەی عەرەبی بەداوەت ئێستش تقریبا بەداوەتی عێراقی و بیابانی عەرەبی و ئوردون و ئەم شوێنانە زیاتر ئەم کارە ئەنجامەدەن. دەڵێن ئەو ئافرەتە شەرەفی ئەم پیاوێ. خدا فەرمووی ینی چەمکێکی دینی نییە چەمکێکی دینی نییە. خدا فەرمووی هەردووکتان بۆ یەک وەکو یەکوان چونکە خدا عقوبەکانی کەدا دەنێ وەکو یەک دادنێ. خدا دەفەرموێ والسارق والسارقة فەرموێ والزانية والزاني کەواتە ئەمەم چییە بۆ هەردووکی چونکە خدا عقوبەیەکی تایبەتی نییە ئەگەر ژن وای کردوا عقوبەکەیت یەگە پیاوای کرد نوێژ ڕۆژوو زەکات حەج بۆ ژن و پیاوەک یەکە سزای زینا و چی و چی و چی هەمووی بۆ یەکێ کەواتە ئەگەر بۆ ژن کوشتن بێ بۆ پیاویش کوشت نەبێ وانە ئەو بۆیە ئێستا بینی ئامارەکانی یەکێتی پیاوانی کوردستان دەڵێن ژنانیش فێربوون ئێستا پیاو دەکوژن دەڵێ بۆ لەسەر خیانەت من دەکوژی منش تۆ دەکوژم. کەواتە من ئەمەوێت چ بڵێم لەم بەرنامەیە ئەمەوێ بڵێم کەس نەیخاتە سەر خوددا. خدا بۆ ئەم بابەتانە عقوبەی تری داناوە عقوبەی کوشتنی دانەناوە. غەسل العار عقوبەیەکی عەرەبی بەداوەتی بووە. ئەگەر بڵێ ئەو ئافرەتە شەرەفی ئەو پیاوی خدا دەفەرمێ لە قورئاندا هن لیباس لەکم وتمان لیباس بریتە لە جلوبەرگی ژێرەوە یعنی ئەوەی کە ڕێکسەر لەسەر گۆشتی تۆیە کەواتە ئەگەر ئەوە عیب و عاری تۆ ئەپارێزێ وأنتم لباس لهم ئێوەشوە ئەگەر ژن شەرەفی پیاوە پیاوی شەرەفی ئەگەر ئەگەرەوە کللتوری عەرەبیت مامۆستا چ پەیوەست هەیە بە کوردەوە دێت لەگەڵ هاتنی ئەم کتێبانەی کە چەند سەدان ساڵە هەزار ساڵ زیاترە ئەم کتێبانە کە دێ بە شەرحی عەرەبی هاتووە کتێبی ئیسلامی کتێبی ئاینی کە گەیشتووەتی ئێمە بە شەرحی عەرەبی گەیشتووە شەرحی عەرەبیش عقوبەکانی لە جەزیرەوە وەرگرتووە لەو کاتانەی کەوا ئاینەکانی پێشی ئیسلام چۆن ژنیان کوشتووە. خاڵی سێم و زۆر سەرەکی لەم بابەتە بریتە لە چی زیندە چاڵکردنی کچان ئەوەش عادەتێکی جەزیرە بووە هەر وتوانە کاکە ئەم کچە هەرچۆن بێ هەر عیب و عارە بە هەر لەدایک دەبێت زیندە چاڵیکی. ئێستا زیندە چاڵکردن بە جۆرێکی ترە ئێستا خەڵک خەریکە بڵێم کچیت لێ بۆ بە بەڵا چۆن نەبێ وابێ وەڵا کۆمنتێکی نووسی نازام تەلەفۆنێکی بۆ هات شتێکی ئەم شتانە زۆر ساکارن زۆر بچووکن خدا عقوبەی بۆ ئەمانە دانەناوە مە هەمووی نەسیحەتی ئەوێ ئەمە هەمووی چۆن بێت چارەسەر کرێ بۆیە ئێستش زیندە چاڵکردنی کچ بە جۆرێکی ترە یەک هەڵەیەکی بچووکی لێ دەرکەوێ پیاوێکی خراپ هەڕەشەی لێەکە یا ئەخوانەی کوژن یا پیاوێکی خراپ هەڕەشەی لێکاڵێ ئەو وێنێ پیشانی باوکو دایکتێنە ئەوی چیەکە ئەچێ خۆیە کوژێ ئەویش هەر پیا کوشتی ئەویش هەر کۆمەڵگە و ئەوانە کوشتیان لە کۆی ئەمانە لە ڕاستیدا پێمان دەڵێ کەلتوری ئێمەوانە بوو کەلتوری ئێمە ژن ماڵی بەڕێوە برد کەلتوری ئێمە ژن سەرقافڵە بوو لە سەردەمی هەزاران ساڵ لەمە بەرەوە کەلتوری ئێمە دەیگوت کاکە لە سەردەمی داعشە 2014 و 15 لە ماوەی 2 ساڵدا پێشمەرگەی ژن و شەڕوانانی ڕۆژئاوا شەڕێکیان کرد لەبەر ڕۆشنایی ئەو شەڕی ئافرەتی کورد کردی کە ئێستش دەیکەن لە عەفری وەزارەتی بەرگری بەریتانیا لە 2016 بڕیاری داوتی ژن بەرگەی جەبهە ئەگرێکەواتە هەتا 2016 بەریتانیا بڕیاری نەدابوو ئەو بڕە سایتی BBC بەریتانی وتیان ژن ئەتوانێت لە سەربازی بێ بەس ناچێتە جەبهە ناتوانێت لەوانەیە معنەویاتی بڕوخێ و معنەویاتی پیاوەکانیش بڕوخێ بەس کە شەڕی جەنگ و توانای ئافرەتی کوردیان بینی لە شەڕی داعشدا بەریتانیا لە 2016 سایتی BBC بڵاوی کردوێتەوە بڕیاریدا ئیدی ژن دەتوانێت لە بەرەکانی جەنگاشە ئەمە کەلتوری ئافرەتی کورد بوو حیفە ئێستاکە لەسەر ئەم شتە ساکارانە کوشتنیان داهێناوە و کەلتوری گەلانی دیکەیان هێناوە
لە جیاتی ئەوەی نصیحت بکەن لە جیاتی ئەوەی قسەی باش بکەن بله مامۆستا دوور شروعکردنا جنابێتە مە فۆکس بۆ پیش هەنە و ڕاو سەرنجێن بینەرێن بەڕێژی هەنە مامۆستا مدوێتن گۆهداری ئەوانجی بکەین زۆرێک شاروچکین کوردستانی پەیوی نەبوومە فەرمونون پێکڤە بینەر بین. هەرچەندە کاریگەرە کەلتوریەکان دەمارگیریەکان و پیاو سالاری و ئەو شتێک کە لە کۆمەلگایە بە ناوی ناموس و شەرەفەوە پێناسەیەکی هەڵی بۆ کراوە و پاڵمەرێکە بۆ خەڵەکە هەستێ زۆرێک لە تاوان ئەنجام بە و بە تایبەت تاوانی کوشتن ئەمە تا چەندێک کاریگەری کەلتور بێ بەڕای من بە حکمی کارکردنم لەم بوارەدا زۆرتر هۆکارەکە ئەگەڕێتەوە بۆ نەچەسپاندنی یاسا بۆ جێبەجێ نەکردنی یاسا. کۆمەلگای کوردی گۆڕانکاریێکی ئەو تۆی بەخۆوە نەدیتووە ئێمە پێویستە کار لەسەر ئەو بکەین گۆڕانکاری بکەین لە کولتوری کۆمەڵاتی نێو کۆمەلگای خۆماندا و لە ڕووی کۆمەڵاتیەوە ئەمە چارەسەر بکرێت نەکرد لە ڕووی دامەزراوی حکومیەوە. لە ئێستا کە بڕیاری لێخۆشبوونەکە دەرچووە باز لەوەکە کە ژن ئەوەی ژن کوش بێ بەرنابێ بڕیارەکە نایگرێتەوە ئەمەش شتێکی تر لای خەڵک دروستەکات چکم بەرداوام گۆڕانکاری لە کۆمەلگای هەیە زەمینە خۆشەکە بۆ ئەوەی لە داهاتوو چۆن ژن بکوژێ اینجا نایگرێتەوە. وی سەردەمێن هۆدات گەلێک جەڤاتەکە ئافرەت هێتە کوشتن و بووە قوربانی بەڕاستیژی ئافرەت چاوەکی کێم بەرە خۆتێتە دان و ژلای جڤاکیڤە و ئێمە لێرە زۆر مەلاکانمان زۆر دەوری سەرچیان هەیە لە کۆمەلگای ئێمە چکە ئەو مەلایانە ئەبینین لە بری ئەوەی لە خوتبەی جومعە باسی ئەوە بکرێت کە ژن چ بوونەوەرێکی خوایە دروستی کردووە کە هەرچی ئازار و ئێش و قورسی ژیان و هەموو ئەو لەسەر شانی ژنانە بەڕاستی ئەچێ باسی ئەوە ئەکات يعني براستي ژنەکانتان کچەکانتان مەی هەڵن بەرامبەر بە مسەلسەلەکان دانیشن. Vegavêz zahiran de gelek akên bûy kem bahth ijtimai ser vê şûyekê axivîn û şûlême ser hindiye yakên bû ke nisbet sala 1998 heta 2003 2004 2005 jî ئەمە پیاوسالارەتی کۆمەلگای کوردیە کەوا دەکاتن ئەو تێگەشتنە خراپەی هەبێت بۆ ئاین و ئاین بەکاربێنێتن بۆ کوشتنی ئافرەت. دیارە کوشتنی ژنان بەردەوام بەداخۆ لە زیادبووندایە لەژێر هەر پاساوەکە و لە ژێر ناوی شەرەفی شتێکی ترەکە ڕۆژانە کوشتنەکان بەرداوامن هەڵبەت لە ڕابردوودا لەژێر ناوی بە ناوی ئاین و یاخود بە ناوی کولتورەوە ئەمە ژمارەیەک بۆ بەڵام ئەکرێ بڵێن لە ڕابردوودا ئەگەر ئەم دووناوەش بەکارهاتبێت کەمتر بۆ لەوەی ئێستا بە ناوی شەرەف و لە ژێر کاریگەری تۆڕە کۆمەڵاتەکان بەداخۆ کوشتنەکان ڕوو لە زیاد بوونە. ڕاستە ئەلێنی کۆمەلگاکە بە پێشکەتیە بەڵام ئەگە سەیری واقعەکە بکەین هیچ ڕاست نییە یعنی مافی ئافرەت زۆر پێشێل ئەکرێتن ئەگەر بڕۆیەدام و دەستگاکەی دش بە ئافرەتیش زۆربەی ئافرەتەکان لەگەڵ هەندێک مافی ئافرەتی دانینە. سەبارەت کوشتنا ژنێ ئەvە کلیترین ڕفتارە کول بەرامبەری وێ دەهێتەگیرن چونکو ژن تۆکە کەسی نەخەلەت یاد کرد بەرامبەر وێژی زەڵام گەلە خەلەت یاد کرد بەس خۆبوتمینیتن و هۆسا دێتە حسابکردنی کو زەڵامی سەربەردایە چ بووینایەتە حساب بە ژن دەبێت بهێتە کوشتن. بەڕای من کەوە هەتاوەکەستا کۆمەلگای کوردی کەلتورێکی نییە بۆی یا فەرهەنجێکی نییە بۆی کە بتوانێت پێناسەیەکی ژن یان ژن وەکو سروشتێک ببینێت کە تاواکەری ژیانی منە. جوابكمان جالك باشكافتيا بوفي هزري وبتري بتر باشكافتنينا وأفاجي شند رسوت كار ام فيديو دي بجورين شما جانجنو كرسبت كاتن ام تشين باشاروجا كباشتر باشكافتر ام تشين هزرا خوب جورينا. بله بینن خوشتوی اوه سرنجو بوچونین هفلاتین برز بو اختنین گلکین جوان سبارت وی توری بحث کرن توری دیاردا کشتنا آفرتی. مامستی برز وک جنابت جی گهداریا راو بوچونیت وان کر اویت ما سرنج دای دوسه سرنجک مامستی هبون اگر آرستی جنابت بکنو و کوی گشتی تا اختنک سر بوچونیت وان هبیتن ده توشی راست وکرنک بیت یان زیده کرنک بیتن بو بدی. مامستاد بیجیتن آیا کی برپرسیار الویره یعنی آماجه داوی چنده که کمالگا برپرسیار الوی چنده یانکو یعنی چه پیوندی پیاسای و حکومتی و اوانشتان ونینه و دیسان بحثوی چنده که کمالایا ما مستین آینی دورک هيا یعنی بو آزراندنا وی چنده یعنی دما خطابه که پیشکش بکن نت آسته که پیتوی دابیتن و دیسان بجیتن آفرت بخوجی هوکار و فاکترن که اف دیار ده زورتر ببیت یان کو اب خوشی نشین برگری الخوب کن. راسته. لم بابتانه که بابتی کی نخوشه هر کس کرد پندی کی او پندش هر لکلتوری کردی ورجیرا. بله. کرد علی خطا
یعنی غەڵەت هەڵە کورد دەڵێ خەتا خڕە بەێ بەسەر کەسەوە ناوەستێ یعنی وەکو تۆپ لەسەر هەر کەسی دانەیەکەوێتە خوارەوەی مانای چییە کورد ئەوێ بڵێ هەڵە و کەس ئەستۆی ناگری لە کاتێکدا ئازا ئەو کەسەیەکە هەڵەکانی خۆی لە ئەستۆ بگرێ ئێمە چی لە ئادەم فێر بووین ئەگە بگەڕێن و سەرەوە ئادەم وەختی هەڵە دەکە وەختێکە هەڵە دەکا قالە ربنا ظلمنا أنفسنا وإن لم تغفر لنا وترحمنا وني کەواتە یەکەم حاڵەیەک کە ئادەم دەیکا و داوای تۆبە دەکە مانای وایە کە ئێمەش لە کۆمەڵگەی ئێمەدا ئەم هەڵەیە کە هەیە نابێ هەرکەس بی خاتە سەر ئەویتر ئەوڵی خەتای فڵانە ئەوڵ نە خەتای هەمووبان بەڵام ئەم خەتای هەمووبانش دەبێت دابشکرێ جەباسێکی مامۆسای ئاینیش کرا من زۆر لە خزمەتیانم بەڕاستی ئەو یعنی وشەیە ڕەنگە هەرچۆن بێ ئەو خوشکە ڕەنگە مەلایەکی دی بەبزنا کۆی مزگەوتەکان نزیکەی بەرەو 6,000 مزگەوتەشێ لە هەرێمی کوردستان نیوەی ئەوە تقریبان 3,000 خوتبەی تیاکرێ لە 3,000 خوتبەی ڕەنگە 10 کەسیان قسەیەکی تونند و تیژ بکەن هەیە ڕاستە بەڵام لە کۆی 3,000 10 بۆ 3,000 نسبەتێکی وان نییە زۆرینەی مامۆستای ئاینی ئەمڕۆ چەندین خولیان بینیوە و چەندین ئاگاداریان هەیە و ئەوەیە زۆرینەی مامۆستای ئاینی و مەلا من شایدی ئەوەیان بۆ دەم لەگەڵ کوشتنی ئافرەتانین ئەشزانن کە ئەمە کەلتوری گەلانی ترە و تێکەڵ بووە و نەسیحەت باشە و مەلای کورد لەگەڵ نەسیحەتە ئەوی دیکەشیان بەشێک لە ڕێکخراوەکانی ئافرەتان یا خۆیان دەستیان هەبێ یا با بڵێن زۆر بەجددی کاریان نەکردوێ ئەویش تا ڕادەیەک ڕێکخراوەکان وەک یەک کار ناکەن ڕێکخراو زۆرە بەڵام هەمووشیان وەکو یەک کار لەو بوارە بکەن ڕەنگە نەیان کردوێ ڕەنگە هەندێکی تریان شێوازێکی شەڕی بینی ژن و پیاویان دروست کردوێ یعنی ئەم ئیشە نەکەین لە دوژمنایەتی بینی ژن و پیاو چونکەوتە من بە حساب باتی بابەتەکە ئافرەتە وانە چونکە بابەتێکی ئینسانیە منی پیاو دێم باسێکم بەرگری لێکم کەواتە ئەمە شتێک نییە تەنها ژن بەرەیەک بێت و پیاو بەرەیەک بێ بەڵام ڕەنگە جۆرێک لە کەم تەرخەمی ئەوەش هەبێت لەو بوارەدا من لەو هەواڵانەی کە خوێنمەوە هیوادارم ڕاست نەبێ دەڵێن پەرلەمانی کوردستان 111 ئەندامە وایە 18 لیژنەی هەیە وایە دەڵێن لیژنەیە بۆ ئەوەی لە پەرلەمانە دروست بێ دەبێ 7 ئەندام کەمتری نەبێ وام خوێندوێتەوە لە سایتی شەفەق نیوز ئەمڕۆ خوێندومەتەوە دەڵێ ئەبێ لە 7 ئەندام کەمتری نەبێ دەڵێ لیژنەی ئافرەتان لە پەرلەمانی کوردستان 5 ئەندامی هەیە لەبەرەوە لیژنەکە هەڵوەشاوەتەوە تێکەڵیان کرۆتەوە لەگەڵ مافی مرۆڤ ئەگەر وابێ ئەم قسەی ئەگەر ڕاست بێ ئەبێ ئەگەر ڕاست بێ ئەمە گرفتێکی گەورێ مامۆستا بزبڕینە تەوەرەی خۆی سەرەکی کەمە بەحساوی چەندی کرد مامۆستا زۆر جاران بێژین قورئانە پیرۆز یا تەژیەش ئامۆژگاریە تەژیەش یاساین جوان ئەرێ مامۆستا قورئانە پیرۆز چەوە بەحسی چارەسەریە دیاردا کوشتنی کرێت کوشتن ئافرەتان بۆ ئافرەت دەکوژرێ بەێ وەکو گوتمان یا زیندە بە چاڵکردنەکەی لە ئەوڵەوە دەڵێ ئەمە غەسلی عارمان بۆ دێنێ و ئەومان بۆ دێنێ خوددا سوبحانەهو وتەعالا ئەبینی کە وەئیدە المەوئودەة سوئیلەت بئەیی ذەنبین قوتیلەت ڕۆژی قیامەت پرسیاری لێ دەکەین ئەوانی کە زیندە بە چاڵکران لێیان دەپرسین بۆ ئێوە کوژران دەبێت چ بڵێن هیچ وەڵامێکیان نییە دەڵێن ئەو کۆمەڵگەیە و ئەو باوکو دایکە خراپە ئێمەیان بەکوژدا ئێستاش ئەم هەموو ئافرەتە کوژراوانە ڕۆژی قیامەت هەموو وەکو مەوئودە وەکو زیندە بە چاڵکردن خوددا لێیان دەپرسێ ئێوە بۆ هاتنە کوشتن وڵا لەسەر کۆمنتی ئەو پەڕی بابڕێن بۆ ئەو پەڕی بابڕێن بۆ ئەو پەڕی کە ئەمە ژن و مێردن و بەبێ ئەمڕۆ پێی دەڵێن خیانەتی زەوجی وانە با بگەینە ئەو سەری لە کۆمنتێکەوە لە نوکەیەکی مۆبایلەوە کە هیچ نییە هەتا دەگەیتە ئەوەی کە پێ دەوترێ خیانەتی زەوجی و وانە خیانەتی هاوسەری کە بگەیتە ئەو سەری ئەمە ژنە و ئەمە مێردن و بەیەکەوە و ئەم ژنە پەیوەندی لەگەڵ کەسێکا کرد با بزین خوددا و توێت ئێمە بکوژە خوددا و توێتی لێ جابر ئەگەر ئەڵێ ئەمە کارێکی ئەنجامدا و خودداڵێ بڕۆ 4 شایدم بۆ بێنە بە چاوی خۆیان زیناکەیان دیبێ وانە بڕۆ تەفسیری زوحەیلی و ئەو تەفسیران ئاڵێ و ئیشتراط الشهود الأربعة دلیل الاستحالة یعنی بەمەرج ڕاگرتنی 4 شاید بە چاوی خۆی بینی بێتی نیشانە و دلیل لە بۆچی بۆ مستحیل بوون بۆ کەس دە شەقامەکاری وانە بەڵام ئەبڕۆ مەقتەعی ڤیدیۆ هەی ئەنجام بەستە ئایا محکەمە چیەکە لەوانە ئەوش بەسە با ئەوەش دروست بێ وانە کە ئەوەش دروست بوو نەتیجە دوای ئەوە چێ بێ یاڵە با مەقتەعی ڤیدیۆش محکەمە قبوڵی کات و دلیل بوو کە ئەو کەسە ئەو کاری ئەنجامدا وانە چ دەڵێ دوای ئەوە دەڵێ ئەم کەسە زینای ئەنجامداوە وەزانیەت و وانە فەجلیدوا كل واحد باشە اینجا وەرە بۆ محکەمە بڵێ محکەمە تۆ جەل دەکەی ئەڵێ نایکەم ئەی عقوبەکە چیە ئەچێتەوە ئەو یاسایی کە یاسای عقوباتی عێراقی و هەرێمی کوردستان بزانە حەبسیان بۆ داناوە سجنیان بۆ دانا هەر ئەوە جێبەجێکن وانە کەواتە لێرەوە بۆ دەرکەوت خوا سوبحانەهو وتەعالا دەفەرمێ زۆربەی ئەم بابەتانە کەس 4 شایەدی نەهێناوە بۆیە سوورەتی نور کە هات مامۆستا دکتۆر پرۆفیسۆر مستەفا زەڵمی بەڕەحمەت بێ بە 2 دکتۆرە قانون و
شریعت بە 2 ماجستێر قانون و فقی ئیسلامی بە 60 کتێبی دەربارەی ئیسلام ئاین بە 7 سەرپەرشتیکردنی 7 ماجستێر و دکتۆرە دەڵێ ڕەجم نەماوە ئەگە باسی ڕەجمیش بکەم بڵێن وڵاوە شووی کردووە بە ئاەتی سوورەتی نور نەبووە ئەڵێ پێغەمبەر دوودی خوای لەسەر 3 حاڵەتی ڕەجمی هەبووە ئەوە بە شەرع من قبلنا پێشی ئەوەی کە ئاەتی سوورەتی نور بێ ئەوە هەبووە پێغەمبەر درودی خوای لەسەر بەوە ئەو بابەتێکی درو درێژە لە داهاتوو باسیەکەین بەڵام ئەوەش نییە کەواتە خدا فەرمووی حاڵەتەکان زۆربەی ئەمن والذین يرمون أزواجهم ولم يكن لهم شهداء إلا أنفسهم زۆربەی زۆری ئەو پیاوانەی کە دەڵێن خێزانەکانمان بینیوە بەڵێ بە چاوی خۆشی بینیوێتی بە چاوی خۆی بینیوێت تاکە مسلمان مافەیە جێبەجێ بکات ئەنجال چی خدا دەفەرمە چی جێبەجێ بکە دەفەرمێ فشهادة أحدهم 4 شهادات بالله إنه لمن الصادقين دێتە بەردەمی قازی ئەلە جەنابی قازی بەو دوو چاوەی خۆم بینیوە ئەو ژنەی من وانە کاری زینای کردووە لەگەڵ فلانە کەسە 4 شاید ئەڵێ نیم هەر خۆم بەس دیومە ئەڵێ وەرە 4 جار بڵێ والله بە چاوی خۆم دیمە ئەوەی کردووە والخامسة پێنجەم چییە أن لعنة الله عليه إن كان من الكاذبين ئەڵێ لعنەتی خوا لە من بێ ئەگە درۆم کرد دێڵە ژنەکە وەرە تۆ قسە بکە قازی ئەڵێ وەرە ئەمە سوورەتی نورە قازی ئەڵێ وەرە تۆ ويدرأ عنها العذاب ئەڵێ واز لەو ژنە بێنن هیچ سزایەکی مەدەن نەبە کوشتن نەبە هیچ چی بەچی ويدرأ عنها العذاب أن تشهد 4 شهادات اینجا ژنەکە 4 جار دەڵێ والله پیاوە درۆکە ڕەنگە کردی بێتی ئەڵێ درۆکە قسەی خۆی والخامسة چییە پێنجەم چییە أن غضب الله عليها إن كان من الصادقين ئەگەر ژنەکە ئەگەر وابوو پیاوەکە ڕاستی کرد إن كان من الصادقين و ئەم ژنە خدا دەفەرمێ غەزەبی خوا و قین و ڕقی خوا لەسەر ئەو ژنە دەڵێ ڕق و قینی خوا لەسەر من بێ ئەمە پێی دەڵێن ملاعنە بەم شێوازە کە ئەمە ڕوویدا چیە بێ قازی ثم يفرق بينهم ئەڵێ مادام سیقە نەماوە بە چاوی خۆی دەڵێ دیومە وانە ئەم دوانە بۆ یەک نابنەوە جارێکی تر هەر کەس بە ماڵی خۆی خوا حافیز و تەلاقی دەدا و دەڕوە خۆ ئەگەر ئەو کەسی ئەم جۆرە ئەکاو نەشایەدی هەیە لە خۆی ئەڵێ والذین يرمون المحصنات ثم لم يأتوا ب4 شهداء ئەمە لە کوردەواریە زۆرە ئەڵێن وەڵای ئەو ژنە ئیشێکی وای کردووە ئەو ژنە بۆ کوژرا و کچە بۆ کوژرا وەڵا وای کردووە هەر ئەمە پێوترێ قەذف هەر کەس بڵێ فلانە ژن و فلانە کەس ئەوەی کردووە و 4 شایەدیش نەبێ بۆ ئەم کارە خدا دەفەرمێ فجلدوهم 80 جلدة 80 جلدەیان لێ بدەن اینجاڵە چی ولا تقبلوا لهم شهادة أبدا وأولئك هم الفاسقون قەت شایەدیشان وەرناگیرێ لە هیچ شتێکی ترە کەواتە دەرکەوت بە سوورەتی نور خیانەتێ زەوجی عقوبەکەی ملاعنەیە جابنەوە هەر کەس بۆ ماڵی خۆی و مامۆستا زۆر جار هاتیە گوتن کە ژن فتنەیە بەڵام خودی تعالی قورئانە پیرۆزدا 6 جیها بەحسا فتنەیە کری مشتقاتی خوبە و یەک جار مقارنە نەکرێت گەل ژنکێ ئەرێف ئەخفتنەش کیڤە هاتیە دەمات بینی ژن فتنەیە ئەم بابەتەش لەسەر زەعیفی پیاوە یعنی تو ئەگە تەماشا بکەی لە کۆمەڵگەی ئەوروپی و لە کۆمەڵگەکانی ترا یعنی مەسەلە پەروەردەیە یەک ئافرەت بە بەردەمی 10 پیاوە ڕەتە بێ وانە 5 دەڵێن ئەوە فتنەیە و متەئەسیرە بن و تەماشایەکەن و 5 تریشان هەر وازانن پیاوێک و بەردەمیانە ڕەت بۆی جوان لێ نییە کەواتە جۆری ئێمە کۆمەڵگەکەمان بە ژن نەوێرێ بە پیاو ناوێرێ ئەزانی بە پیاو ناوێرێ یعنی ئەو هەر ئەڵێ ژنەک ئەی پیاو بۆ فتنە نییە بۆ ژن ئەی پیاو مەگەر فتنە نییە بۆ ژن ئەم هەموو تەجمیلە و ئەم هەموو بەزمی پیاوەیکە ئەی پیاو بۆ فتنە نییە بۆ ژن کەواتە خدا فەرمی ئەم قسەی ڕاست نییە خدا فەرمی وجعلنا بعضكم لبعض فتنة وجعلنا بعضكم لبعض فتنة أتصبرون هەر یەکەتان فتنەن بۆ ئەوی دیکە یەکێ پارە ئەهێنێ و یەکێ دزیەکە و یەکێک بە جۆرێکی تر و یەکێ تەجمیلەکە و ئەوی تریش تەجمیلەکە کەواتە خدا هەمومانی بە فتنەدانەوە باشە مامۆستا دەستخۆش فتنەش یعنی اختیبار فتنەیانی اختیبار دەستخۆش مامۆستا دەمێ ناوبڕێکی هاتی و دەهێنێ خزمەتە جانابێتەوە بۆ پتر گەنگەشەکردن سەروی بابەتەی بینەران ڕێزدار گەلمە بمینین و پشتی وێ ناوبڕێ دەهێنە خزمەتەوەین هێژە بینەرن خوشتەوی دووبارە سڵاف وەبن خزمەتە وەداینە بۆ پتر گەنگەشەکردن الڤی بابەتەی کە مە کریە مژاراوی خەلەکێ دۆر دیاردا کوشتنا ژنان مەدوێتن بچینە لای مامۆستای و پرسیارەکەدی ئاڕستەی جەنابێوی بکەین ئەو ژیەوەیە مامۆستا پێغەمبەر سڵاو لەسەر بن
چون سەرەدەری لەگەر دیاردەی کوشتن کردیە بە تایبەت کوشتنی ئافرەتان هەموو ئێمەکە بە خۆمانەڵین مسلمان پێویست بەواکە چاو لە پێغەمبەر کەن درودی خۆی لەسەر بەێ لە ئەم ئیشە لە ماڵی خۆی ڕوویداوە تەسەور کە تۆ بڕۆ بۆ سوورەتی نور ئاەتەکانی 11 هەتا 16 بەێ بڕۆ بۆ ئەوێ لە ماڵی پێغەمبەرە درودی خۆی لەسەر خەڵک تۆمەتی دروست کردووە یعنی تۆ پێغەمبەر درودی خۆی لەسەر ئەوە عایشێ ئەوە خێزانێتی لە سەفەرە دابڕاوە لە کاروانێک لەگەڵ پیاوێکی ترا دێتەوە لەناو ئەو مەدینەیە خەڵکەڵێ ئەم ژنە بەتەنیا و لەگەڵ ئەم پیاوە بەتەنیا هاتووە شتێکیان کردووە تەسەور کە یان ئێمە خەفەتێکە بۆ ئەبوو بەکری سدیق کە باوکێتی و بۆ پێغەمبەر کە مێردی عایشێ ئەمە چ خەفەتێک بابزانین پێغەمبەر ئەیکوژێ بەێ بەپێی قسە و باس و ئەو بەڵگانەی کە دێتە بەردەست و خەڵکەڵێ وایە و ئاوە هاتن و ڕێگەوا بوو نازانم چی یەکێک کە خزمی عایشە خۆیەتی ناوی مەستەحە شایەدیەدا ئەڵێ وڵا ئەبێ ڕوویدا بێشتیوە باشە یەکێکی تر لەوانەی کە شایەدیە دەن ئەڵێ وەڵام ممکنە شتیوە ڕوویدا بێ حەسانی کوڕی سابیتە شاعر الرەسوول ئەوە دوو ها چۆن ئینسان ئەوە فتنێ یعنی تۆ ئەکەویتە ناو وەزعێکەوە لە خۆتەوە قسە ئەەکەی تۆمەت بۆ خەڵک دروستەکەی یەکێکیشان حیمنەیە ئافرەتێکە کەواتە مە سێ کەس ئەڵێن وەڵا ممکنە ڕوویدابێ وانە ئەی پێغەمبەر درودی خۆی لەسەر بۆ عایشە ناکوژێ ئێمە خۆ قودوەکەمان پێغەمبەرە درودی خۆی لەسەر وانە بەپێ ئەو عورفە بێ بەپێ عورفی کۆمەلگا هێشتا ئاەتی بۆ دێ و چی پێشتا هیچی بۆ نەهاتووە و بەپێ عورفی کۆمەلگا بێ کوشتن بێ هەدەوێت کەواتە پێغەمبەر درودی خۆی لەسەر چۆن مامەڵە لەگەڵ ئەم بابەتە دەکا خوا لە قورئانە لە سوورەتی نورا چۆن بۆمان ئاەتمان بۆ دەنێرێ دەفەرمێ ئەم بابەتانە هەمووی گومانە و هەمووی ئەو بابەتانە ناوی ناوە ئیفک شتێکە هەڵبەستراوە قسەیە اینجا ئەو سێ کەسەش دوای جەڵتکران هەرسێکیان چونکە ئەو قسەیان کرد نمونەی تر ئەوەیە کە لە ڕاستیدا پێغەمبەر سوورەتی تەوبەت خوێندوێتەوە هیلالی کوڕی ئومەیە و ڕەبیعی کوڕی مەرارە و ئەمانە وعلى ثلاثة الذين خلفوا یعنی یەکێ لە هاوڕێکانی پێغەمبەر سەحابەی پێغەمبەر ناوی هیلالی کوڕی ئومەیە تەمەنێکی زۆری هەیە ئافرەتێکی گەنجی هەیە ئەڵێ یا ڕەسوڵ الله بەو دوو چاوەی خۆم بینیمە ئەو ژنەم لەگەڵ پیاوێکی ترا بۆ لەسەر جێک ئەوە پێغەمبەر وەکو قازی بانجانەکە ئەڵێ هەردووکتان سوورەتی نوریان بەسەر تەطبیقەکە ئەڵێ دەی تۆ بزانم چی ئەڵێ واللهی چوار جار ئەڵێ بە چاوی خۆم دیومە زینای کردو پێنجەم لعنەتی خوا لەسەر من بێ ئەگەر من درۆم کردو ئەی ژنەکە تۆ چی ئەڵێ واللهی ئەو درۆ کاشتیوام نەکردووە غەزەبی خوا لەسەر من ئەگوە ثم فرق بينهما يلات كزومالي ئەمە زۆرێک لەم بابەتانە ئاوا بە سوورەتی نور حەلەکرێ لە شێ بەردەمی قازی ئەم شتە ئەڵێت و بەشەوە جا قانونی عقوباتی عێراقیش هەروایە خۆ قانونی عقوباتی عێراقیش کوشتنی بۆ کەسدانە ناوە قانونی عقوباتی هەرێمی کوردستان کوشتنی بدانە ناوە ئەو بکوژیەوە ئەگەر کوشتن بۆ ژنەکە بێ بۆ پیاوەکەش هەیە ئێگە پیاوەکە چوو لە دەرەوە ئەم ئیشانەی کردو لە ماڵەوە ئەم ئیشانەی کردویانی مەبەستمەوە بوو هەنێکشی ئەوەیە پێغەمبەر دوودی خوای لەسەر لە سەردەمی ئەوە DNA نەبووە زۆر بە وردی ئەو خەڵکەی تێگەیاندووە پیاوێک دێتە لای پێغەمبەر دوودی خوای لەسەر لە فەرمودەیەکە متفقون عەلەیهیە دێ ئەڵێ یا ڕەسوڵ الله ئەمڕۆ ژنەکەم مناڵێکی بۆ ڕەنگی ڕەشە یاڵێ ئەتەوێ بڵێ چی دیارە ئەمێ بڵێم نە من ڕەشم نە ئەو ڕەشە ئەم ڕەشە چیە ینی زینای کردو ئەمزانە پێغەمبەر فێرێک ئەڵێ وەرە تۆ وشترت هەیە ئەڵێ ئەڵێ وشترەکان ڕەنگیان چۆنە نمونەکە بەرجەست ئەڵێ سوورە ئەڵێ ئەی بۆری تایە ڕەساسی و ئەوانە ئەڵێ ئەڵێ ئەی باشەوە چۆن ئەو وشترە سوورە بۆ ڕەساسی ئەبێ بۆ خۆڵەمێشی ئەبێ بۆرە وشترەکە بەچکەکانی باش دەڵێ لەعله قد نەزعه عرق لەوەیە بازی دابێ تەفرەی وراسی بە مستەلەحی ئێستا دوێ ئەڵێ مناڵەکەی تۆش چۆتە سەر باپیری شەشەمی حوتەمی هەشتەمی بەلش وایە کەواتە فێری کرد هەموو شتێک لە خۆمانەوە تەفسیری خراپی بۆ نەکەی هێویدارین مامۆستا پێغەمبەر سڵاو سەربن ببیتە قودوە و چاوشی کردبوومە بەلێ بینن ڕێزدار فوکس بۆ پێکادیژی مە هەیە و سەرنج و ڕاین هەفڵاتیان بەڕێز وەربگرین دووربێ چەندێ ئایا کوشتن ئافرەتێ دین بەرپرسیارە یانجی کۆمەلگا و جڤاک فەرمونون بینەربین لە وڵاتی ئێمەدا بە تایبەت لە ڕۆژهەڵاتی ناوەندا بەگشتی کەلتور و ئاین بە شێوازێک تێکەڵاو بوون کە زۆر زەحمەتە لێک جوداکردنەوەیان ئەمە زۆر تێکەڵاو بووە خەڵک تاوەکو ئێستا ئەوەندە هۆشیارینی ئەم دوو حاڵەتە جیا بکاتەوە خەڵک هەوڵی ئەوە ئەیان کە ئەوانەی کە حەز و ئارەزوی خۆیەتی بەنسبەت ژنانەوانێ بە ئەنجامی بکەێنێ بەڵام کۆمەلگا ئەوەی پێقوبڵ نییە مەرج نییە ئەو ژنە لەسەر سێ کەس کوژرابێ بەپێی ئەو خوێندنەوە ئەو بەراوردکارێکە من بۆ ئاینەکانم کردووە لە کوردستاندا کەەوە ئاینی ڕسمی لاریمی کوردستاندا هیچێک لە ئاینەکان مافی ئەوەی نەدراوە بە هیچ کەسێک کەەوە ئافرەت بکوژێت لەسەر هەر قەزیەک بێت ئەو شتانەی کە دەکرێت لە بەرامبەر ئافرەتدا هەمیشە لە پشت ئاینەوە دەکرێتن وە بە بیانووی ئاین
هەمووشە تندوتیژی لە بەرامبەر ئافرەتدا دەکرێت ئەگینا ئاین هیچ کات ناڵێتن ئافرەت بکوژە ئافرەت لە کێدار بکە یاخۆ هەر شتێکی تر ئەگەرم دیفچین ئاینەمە دیفندێ ناچتن کوژنێ بکوژن و gelek yani heket binin gelek kitabı tüjet hem bas gelek kesit hem aynı halat tedgehen. يعني بوشي افرج وقت زلام يا ما في خوايش باشي ديتا كشتن اوشيش بر قالك قيم وعادات وهيئة اجتماعي ومسألة شرمية ومسألة أخلاقينا تشويه كردين يعني ما بس يعني ويك أنا ناسرين يعني هنا داغدارن يعني هنا قين ضلن برامبر أو كسا كتشويه يعني كان بتواوتي جستي أنا شيئين هالبتا أوانا اصلا مرافعتيان تيانيه آینی جن گلگ مقدس کردیم بس ام بگیری وی آینی ناگین و درست سر وی آینی ناچین هگه ام سر آینی درست بخینین از بیشم موافقه تام ده جنیو شرفی هەر تاکێک بە هەردوو ڕەگەزەوە بریتە لەو ڕابردووی لەو کاروکردارانین کە خۆی درستی کردووە بەڵام ئێمە کاتێک ژنێک ئەکوژرە بەداخەوە لە بەرەوەی شەرەفی پیاوەکە خودت خێزانەکە پاک بێتەوە گەورەترین شەرمەزاریە لە ناو ئاین ئەڵێتن ئەگەر ئافرەت زینا بکاتن بەس دەبیت چار شاهێدی هەبیتن Ez bu ernakêm çi tiştê hosa dînî beramberî jinên got bîtin evkiriya rawsa xelek dînî danîne. بەر لە هەر دابوونەرێکی کۆمەڵایەتی بەر لە هەر سیستەمێکیان ئاینیان هەر شتێکی تر ئەبێ ژن وەکو مرۆڤ سیرکەین. بله بینەران ڕێزدار ئەvە سەرنج و بووچۆنێن هەفوڵاتیان بوون ئەرل دووربێ چەندێ کی بەرپرسیارە کوشتن ئافرەتێ ئاین یان کۆمەلگە. ئەمسای بەڕێز سەرنجێن وان هەمیات جوان بوون دەستێن وان خۆش بن ما دوو سەرنجێت گشتی ئەخفتنێتوان ئینا دەرێ ئەخفتنە کاتە گوتن مامۆستا گوتە زۆربەی حالاتێت کوشتنا ژنێ فاکتەرێکی دینی هەیە پاڵدەرێکی دینی هەیە بۆ vê çendê ئەرێت و چەند گەل vê ئەخفتنێدا و دیسان ئەخفتنەکە جان هاتە بەحسکردن کە شەرەف و کەرامەتە ئینسانی ئەو ڕابردووە ئینسانی بە خۆ دروستکردی نە ئەوە گرێدەی ئافرەتێوە یان نامیسێ ڕاستە ئێمە کەلتورێکی خۆمانمان هەیە ئەم کەلتورە بەشێکی وەکو گوتم هێنراوە بەێ هێنراوە لە چووە ئاین فاکتەرێکی زۆر بەهێزە ئاین هەیە و تێگەشتنی ئاینی هەیە بەێ وایە فەلسەفە هەیە و تێگەشتنی فەلسەفی هەیە یعنی تۆ گەر ئەرستۆش بێنی بە تەنیادانی من بە جۆرێ لێ تێگەم تۆ بە جۆرە لێ تێگەی کەواتە ئەوە تێگەشتی من بوو ئەوەش تێگەشتنی تۆ بوو کەواتە تێگەیشتنێک لە تێگەشتنە ئاینەکان ئەم بەزمەی بۆمان داهێناوە ئەم تێگەیشتنە کەلتورێکە لە جەزیرەی عەرەبیەوە هەبووە هێشی ئیسلام هەر هێشتا لەدایک بۆ زیندە بە چاڵیان کردو هەر لەدایک بۆ زیندە بە چاڵیان کردو مانای لەوێەوە بۆ زیندە بە چاڵێکی ئەڵێ وەڵاوە ئارمان بۆ دێنێ شەرەفمان ئەفەوتێنی هەرشتا هیچ نەبووە کەواتە ئەم کەسە کە دوای داخلی ئیسلامی شەبێ بەشێک لەم خەڵکە چۆنەڵێ لە نێو کتێبەکانە هەر ئەو شەرح ئەدەنەوە هەر ئەو بابەتە ئەدەنەوە هەر ئەو بێڕێزیە بە ئافرەتەکەنەوە جارێکی تر جاو قسەیە خوشکەی یەکەم زۆر ڕاستە کەلتور و ئاین وا تێکەڵ بووە بۆ دانا و زانا نەبێ جا ناکرێتەوە یعنی خەڵک نازانێت کامە کەلتورە و کامە ئەوەی ئێستا تۆ لە کوردێک بپرسی بڵێ ئەو ژنە بۆ ئەکوژی ئەڵێ لەبەر ئەوەی کەوا کارێکی لەو جۆری ئەنجام داوە جاڵێ ئەگەر ئەمەی ئەنجام دابێ وەرە با بچینەوە ئەوە باسمان کرد با بچینەوە لای پێغەم با بچین لای خۆ بچین لای پێغەمبەر بچین لای قورئان بچین لای سنت وانە لە هەردووشیانە بزانین ئەمان باسی کوشتنیان کردووە نە ئەی بۆ واکەی ئەڵێ چۆن سەر بەرزەوەکم لە ناو خەڵکە یا خەڵکی تر پێڵێ کورا ئەڵێ ئەیبا داوەشەی تۆ چۆن وابێ ئەوە شتێکی ئاوایە چۆن ڕوت هەیە بە ناو خەڵکا بڕێ تووشێکات و ئەیکا بە قاتیل و ئەی خاتە سجنشەوە دوایش مشکلەیەکی تری بۆ دروستەکە من قسم بۆ ئافرەتانی چۆن دەڵێ چاکسازیش کردووە یعنی یەکێک لە ئافرەتەکان داوایەکی لە من کرد لە جاتی پرسیار گوتی مامۆستا ڕجال لێکم تۆ یەک قسە بکە بڵێ ئێمە بەشی زۆرمان لێرەین دیفاعمان لە خۆمان کرد ئەو کەسەی ویستی تەعەدامان لێ بکە دیفاعمان لە خۆمان کرد ڕاستە ئێمە کوشتمە وانە ئێستا بە قاتیلش حیسابین ووا لە سجنە ئەو ئافرەتە دەیگوت من خەمی ئەوەم نییە کە لە سجنم ئێستاکە خەمی ئەوەمە خەڵک نەزرە و تێڕوانینی بۆ منی نێو بەندیخانە چیە من خەمی ئەومە ئەو ڕۆژەی کە بەرە بم کۆمەڵگە منی ناوێتەوە کۆمەڵگە من قبول ناکە دایک و باوک من قبول ناکە ئەو ژنە ئەوە لە سجن بووە ئەلە لەسەر چی لە سجن بوومە لەسەر ئەوەی کە شەرەفی خۆم پاراستۆ لەسەر ئەوەی کە نەمێشتۆ کەس دەدرێژیم کاتە سەر یعنی کۆمەڵگە بێڕەحمە کۆمەڵگە زۆر بێڕەحمە لەبەرەوە یعنی ئەو قسەی ڕاستە بەشی زۆری ئەوانە لە ئەنجامی ئەوەی کا بێتاوان بەشێکی تر یعنی ئێوە میرات بەر ئەو خوشکەی نەکەوێت میرات بەر ئەو کچەی نەکەوێت بەزمێکی بۆ دروستەکە کاکە ئەو شتانە پیا بووە بۆ ئەوەی کەوا ئەو میراتە بۆ ئەو نەچێ بەزمێکی بۆ دروستەکەن و ئەی کوژون و لە سەردەمی سەدام حوسێنیشا عقوباتی مخەفەف چونکە سەدامیش کەلتوری عەرەبی بوو دەیگوت ئەگەر ئەم ئیشە لەسەر شەرەف بێ چونکە کەلتوری عەرەبی بوو
پێیانەوت عقوبەی مخفف تۆزێک کەمیانە کردەوە بۆی نابێ کەمی کەیتەوە. پێغەمبەر درودی خوای لەسەر فەرمووی لە فەرمودەی ڕاستدا إن أول ما يوضع بين الناس يوم القيامة في الدماء. هەموو ڕێن کەیس هەموو جامان گوت کەیسی سەدام کەیسی دووجێل بۆ لە پێشەوەیە خۆ کەیسی هەڵەبجە مهمترە شیعەکان خۆیان کەیسی مانەی کام کەیس لە پێشەوە بێ مهمترە. پێغەمبەر دەفەرمی یەکەم کەیس ڕۆژی قیامەت کە خوا محکەمەی تیادانێ قەتلە خوێنە لەبەرەوە هەر پیاوێک بابزانێ لەسەر ئەم بابەتانە ژن دەکوژێ قاتیلە هەم لە سزای دنیا وەرەگرێت سزای قیامەتی وەرەگرێتەوە. ئەم قسەیە ئەیشێ نەیزانێ ئەڵێ ئەم کابرایە کورام کابرایە چۆن واڵێ یان ئەوش هەیە یانی تۆ تەسەورەکەی پێغەمبەر درودی خوای لەسەر وایان پێگوتووە سعدی کوڕی عوبادەت بیستووە سەحابی نییە قال يا رسول الله أرأيت الرجل يجد مع امرأته رجلا أيقتله زاد المعادي ابن القيم قال يا رسول الله أجر بياوك لقال شنكيا بياوك دي كي بيني دايكوجي قال لا بيغمبر فرمينا أبوشك سورة نور هي وتي والذي بعثك بالحق لأقتلنه يعني بقصي بيغمبر جناكم خليك كردك يا مشوك أو كابر عربي ليبي وتي سيون بو خوايتو بو حقا ناردو من بقول الله هريكوجي خلقك خريق ومعجب بسعد شي بغيرتك هكا هو باسي غيرت نية هو باسي قتلة بيغمبر فرمي أتعجبون من غيرة سعد هو معجب بغيرة سعد وديارة كمن ألم ما يكوجن أنا أغير منه من لا سعد بغيرة ترم والله أغير مني خدا بغيرة ترى لئيمة شونك خدا عقوبي قتلي بو زنا دانناو خدا عقوبي قتلي بو خيانتي زوجي دانناو أجر كردت تو قتلت أنجام داو بله ما مستاجر تکست و فاکتور دینی نبن با کشتن آجنه. ریبوچی جهان اسلامی دا کشتن آفرت زورتره. ای اوه کلتوره. یعنی ام بابته بوچی دبر بو اروپا بزانه واه. کواتا ام بابته هر خلق کی خوش بان. او کردی کوالیره لسر ام بابته انا خلق کجه. بس وقتی اچت اروپا کلتوره که اگوره دنیای کی تر بینه یاسای زور تند ابینه کواتا یاسا و ام بابته انا لمانه حبی براستی زور گرنگه. ئەوە خاڵێکی زۆر سەرەکیە خاڵی دووەم لەم بابەتە بەشێکی تر لەو ئافرەتانە زۆریان لێ ئەکرێ هەڵەیەکی بچووکی کردووە ئەگەر بیهێڵی باوکەکان براکان باوک و براکان دڵیان بکەنەوە بۆ خوشکەکانیان بۆ کچەکانیان با بێنەوە پێیان بڵێن باوە دایە ئەمڕۆ کەسێک ئاوا بووە هەڵەیەکم کردووە نامەیەکم بە غەڵەت ناردووە کوڕێک هەڕەشەم لێکە چونکە ئەو هەڕەشەکردنەی کە ئەڵێ ئەم لەقتەیە ئەم گرتەیە ئەم قسەیەت بە باوک و دایک پیشانە دەمانە هەڵەی کردووە وایە پیشانێدەم ئەو چی بکات لە ترسیەوە چ خۆیە کوژێ ئەوش هەر پیاوێک کوشتی لە ترسی ئەوە ئەگەر ئێمە جورئەتێکی ئەوە بین بە کوڕکچەکانمان بێنەوە بۆمان باسکەن ئەرێ خدا چی فەرموو خدا بۆ ناوی التەواب يعني خدا توبة قبولك وهو الذي يقبل التوبة عن عباده على توبيني أم بابتانا أي ناكري إنسان توبة بك أي نابي إنسان واز بينتو هلقي بوشاكينو إما بوشي أم همو بياو خرابا دستيان هبي البهوي أو ببنى ماي أو إما هر جنو كتشو جنو كسي خمان بكوجين أو أنا جوك برزكي بانم بوي درشنو برون إدي أجر أو هبي بيتوم بياوان بس جن بخيت بندي خانو جال بروا بأخوة بيغمبر خوي جورا فرمي شون درباري إلا من أكره وقلبه مطمئن بالإيمان يعني جايتشيك زوري ليب كان بلن يا أتكوجين يا واز لإسلام بينا خو أفرمي خد بكشت المدى واز لإسلام بينا إلا من أكره وقل يعني خدا الرقيدة وخلق دينك بقوره ما مؤقتي بويتشي بوي نيكوجين إلا من أكره وقلبه مطمئن بالإيمان بيغمبر ده فرمي درودي خويلة سر إن الله تجاوز عن أمتي خواه سبحانه وتعالى لأمتي من خوشبوه لو ليش وما استكره عليه باش يقلمك كان استكراها يعني شي هرشان ليكن لجير هرشي أو بشان دين أو أكين توشيكن كتوجبو أو كات أمان جدين إيكوش كواتب زانت كان كز دستي هي لم كشنانه كان كز دستي هي لم كشنانه هم أما بيمان ضليه أم بابتنا برنو بردم ياسا أو شرع واحد هر ما مستايكي آيني برو لي ببرسق ساكي منك دين قرآن سنة رجينا داول سر أم بابتنا جنب كجري ما يوتشي بتشنو لا ياسا برون عقوبات عراقي برون لا ياسا هرمي كردستان أيش هر رجينا داوا كهر ديكي أو براسي أو بريد واكوتويا بله ما مستا جوري أختني جنابته ما بحثي في ديار ده هكر أكيد هر ديار ده كهبيتن شهر سريك جيد فيت هبيتن ما تفيد ما مستا زور كرتي دقيقة بيام خوب بجهيني باشا شهر سري أما أويك براسي خواه سبحانه وتعالى فرموي إما لدنيا ده كرامت منه بله لقد كرمنا بني آدم جن بي بياو بي كرامتي مروي هم كرامتيان وكويك
خوا سبحانه وتعالى یاسایەکی بۆ ژندانە ناوە یاسایەکی بۆ پیاودا نابێت لەوەیە ژن بکوژە لەوەیە پیاو ناکوژرێ وەکو یەکوان عقوبە بۆ هەردووچیانچی ئەوەیە لەم بابەتانە هیچی عقوبەی کوشتن نییە ئەگەر دەڵێ من سەرشۆڕە بم لای خوان ناخوا سبحانه وتعالى فەرمێ هەر کەسێک کە تەمەنی چۆ ئاستی هەژدە و بەرەو ژوور و ئەوانەی تر خۆی مەسئولە لە خۆی ئەرێ کاکە نوح 950 ساڵ دعوە ئەکا خوا محاسبەی نوحەکە بڵێ کوڕەکەت بۆ کافرە ناکاکە لەوە زیاتر خوا محاسبەی پێغەمبەرێکەکە وەکو لوط عليه السلام بڵێ ژنەکەت بۆچی کافرە ئەبینی ئەبێ شتیوە خوا بە نوح دەڵێ بۆچی ژنەکەت بێ باوەڕە خوا بە ئیبراهیم دەڵێ باوکت بۆچی بێ باوەڕە وانێ ئەمانە خوا بە محەممەد المستەفا دەڵێ علیه الصلاة والسلام بۆچی مامت کافرە کەواتە خوا فەرمووی وەکلهم ئاتیه یوم القیامەتی فەردە تاک زندوتان دەکەینەوە هەر یەکەتان بەرپرسن لە کارەکانی خۆتان هەر یەکەتان بەرپرسن لە کارەکانی خۆتان خدا دەفەرمێ وەیەتینا فەردە هەر کەس دێت و باچخە ئیشی خۆم کردووە تربیەتی خۆم کردو هەموو شتی خۆم کردو ئەوم کردووە کچی منە و کە گەشتە 12 تر خۆی مەسئولیەتی قانونی لەسەر هەڵی کردو ئاوای کردو با بە هەمومان چارەسەریکەین با بین پیاوەکان چاکەین بڵێن پیاوەکان ئەرێ ئێوە بۆ کۆمنت بۆ خەڵکە نێرن ئەرێ ئێوە کە ژنتان هەیە بۆچی پەیوەندی لەگەڵ ژنی ترا ئەگرن ئەو خودایی کە ڕازی نییە ژن لە ژێرۆ پەیوەندی لەگەڵ پیاوی ترا بگرێ هەر ئەو خودایە ڕازی نییە پیاویش لە ژێرۆ پەیوەندی لەگەڵ ژنی خەڵکا بگرێ دەستێتت خۆش مامۆستای بەڕێز زۆر سوپاسیاتت کەین بۆوان بەرچەوێن جوان و هەژی و منطقی و لۆژیکی بەلێ بیرێنە ڕێزدار ڤی ئاوایی دەهینە دومایاوێ خەڵکێ و زۆر سپاس بۆێن ڕێزدار کە تا دومایە خەڵکێت گەلمە بوون هیڤیامە ئەوە مەشیابیتن خزمەتەکە بچیک پێشکەشی وێن بەڕێز بکەین و هیڤیامە ئەوە ئەف دیاردە برف کێمبوونێ بچیت و چارەسەری بهێنە فەدزین دیسان سوپاسی بۆ هەفکارێن بەڕێزجی کە گەلمەتماندی بوون هەم ئەوێت ئەف فۆکس بۆ بە بەرهەم ئینای و هەم بوان بەڕێزان ئەوێ سەرنج و ڕایەن خۆ پێشکەشی مەکردین زۆر سپاس ببینم خێر و شادی